دنیا دنیا وەفای نییە دنیای سەرمایەداریە لێرەوە دەستی پێکرد و ڕۆژگارێک ئەم گۆرانیە ئاگری لە دڵی کچ و کوڕ عاشقەکانی هەولێر بەرزا بوو. دەنجێک لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو هەمومانی بە ئاگاهێنایەوە. لە ڕۆژگارە چاڵەکان ئەرجەڵانێک هەبوو تاشی کورد بتوانێت ناشرینی ئەو ڕۆژانەی ڕابردوو بۆ چەند ساتێک بە جۆگرتن لێی بیرخۆی بەرێتەوە. گۆرانی بۆ ئازارەکانی گەنجانی وڵاتەکەیەوت هەرەوەش نا وەک هاوڕێکانی زۆر جار دەجێڕنەوە کە ڕۆحی نیشتیمان پەروەری هێنج بەرز بووە هەر کوردێک ئیشی بە ئەرجەڵان بکەوتایە بێجوودڵی دەستی ئاوکاری بۆ درێژە کرد. جگە لە هونەرەکەی هاوڕێکانی هەمیشە بازدە سادەیی و ئازایی و خاچیبوونی ئەرجەڵانەکەن و بە کەسێکی کۆمەڵایەتی و ڕەفیق دۆست وەسفیەکەن. هەروەها هەمیشە لەمەڕ ئەو کارە ساتانەی ڕویان لە کوردستانە کرد خاوەن هەڵوێست و قسەی خۆی بووە. هونەری ئەرجەڵان لەو جۆرەیە کە نەمرە ئێستاش بە جۆگرتن لە گۆرانی کچی گاور و بەینۆ و بێزاریە تەزوو بە ژیانماندا دێت. ئەوانەی جۆ لە ئەرجەڵانەگرن دوو ئاخ هەڵەشێشن یەکێشیان بۆ ئەوەی کە یاجەوەریان لەگەڵ گۆرانیەکانی هەیە ئەوی دیکەشیان بۆ جوانە مەرگبوونی ئەرجەڵانە کە زۆر زوو ماڵاوایی کرد. ئەرجەڵان بەکر لە ساڵی 1967 لە گەڕەشی خانەقای شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە بنەماڵەیەشی کوردپەروەر لەدایک بووە. لە تەمەنی لاویدا پەیوەندی بە ڕیزەکانی شۆڕشی نوێوە دەکا و دەبێتە پێشمەرگە. ماوەی چەند ساڵێک لە ڕیزی پێشمەرگەدا خەبا دەکا پاشان دەست بەکاری هونەری گۆرانی وتنەکە. خاوەنی چەندین بەرهەمی گۆرانیە. لە سەرەتای ساڵانی 1991 لە دوای ڕاپەڕین لەگەڵ کۆڕەوە جەماوەریەکەی سیوێشی ئازاریە و ساڵە کوردستان جێدێڵێ و ڕوو دەکاتە سوید. ئەردەڵان شان بەشانی دەستەیەشی دیار و بەرچاو لە هونەرمەنجانی گۆرانی بێژی کورد لە وڵاتی سوید درێژەی بەکارە هونەرەکانی دا و توانی 5 ئەلبومی گۆرانی بەرهەم بێنێ. جگە لەوانەش بەشداری چەندین ئاهەنگ و بۆنەی جیاجێی لە وڵاتانی ئەوروپا کردووە بە تایبەتی لە جەژنی نەورۆز و بۆنە تایبەتیەکان بۆ ڕەوەندی کورد لە تاراوگا. ئەردەڵان بەکر زیاتر لە 15 ساڵ نەگەڕایەوە هەرێمی کوردستان. یەکەم لەحزەکە هاتمە سەر شانۆ وتم هیچ وشەیەک نییە تعبیری ئەو خۆشەی بکە کە هاتوومەوە. وەک خۆی لە یەکێک لە دیمانەکان باسی دەکا و دەڵێ هەڵوێستەکانم ڕێگەی لە من گرتووە نەگەڕێمەوە کوردستان. هەمیشە گلەیی لە دۆخی هونەری کوردیە کرد. لە زۆربەی چاوپێکەوتنەکانیدا لەو بارەیەوە دەیوت هەر کەس دێ و بێجۆدان بە یاسا بە ئارەزووی خۆی گۆرانیە گەڵێ و لە هەمووشی خۆشترەوەیە ناویشی لێدەنرێت هونەرمەند. ئەردەڵان بەکر خاوەنی 5 ئەلبومی گۆرانیە بە ناوەکانی کچی گاور 1997 بەینۆ 1998 هەورامان
2000 زۆرە ترسم 2003 خەونێک بوو 2007 مەخابن ڕۆژی دەیتشرینی یەکەمی 2009 بەهۆی توشبوونی بە نەخۆشیێشی دەگمەن لە نەخۆشخانەی کارۆلینسکای ستۆکۆڵم کۆچی دوایی کرد.